ئەوەی نەدا ئینکار بکە هەر کافرە بە ئیتیفاقی هەموو مسلمانان. هەدی ئەگەر ئەوەی نەیدا ینی عقوبەی چییە؟ ینی زۆر زاروا دەبی ئەو دەوڵەمەندە ئەو خوا پێداوا تێدەگەل لە دەفتەرێکە 2 وەرەقە و نیو نەدا ئەوە دەفتەرەکەی بۆ ماوە. نەخێر زانایان دەڵێن طبعا ئەوەی نەدا ئینکار بکە هەر کافرە بە ئیتیفاقی هەموو مسلمانان. بەڵام ئەوەی ئینکار نەکات لەبەر ڕەزیلی و قورسۆشی نەدا ئەوە یەکە لەو تاوانە هەرە گەورانەی بەڕاستی ئەنجامدا لە لای جمهوری مسلمانان مسلمانە لای ئەبوو حەنیفە و مالیک و شافعی. بەڵام لای ئیمامی ئەحمەد تەنانەت دەڵێ ئەگەر نەشیدا لە ئیسلام دەردەچی بەڵگەی چییە؟ دەفەرمێ خوای گەورە دەفەرمێ فەئین تابوا وەئەقاموا الصەلاتە وئاتەوا الزەکاتە فەئیخوانوکم فی الدین. یعنی ئەگەر نوێژ بکا و زەکات بدە لەو کاتی برای تۆ لە دین، ئەگەنا برای تۆ نییە لە دین. کەواتەیە کەچیان جێبەجێ نەکا کە زەکاتە زەکاتە کاتە دەڵێ لە ئیسلام دەردەچی. بەڵام ئەدەیان ڕەئی ئەسەح لێ جمهورە بەس یەکە لەو تاوانە گەورانە ئەنجام دەدا. ئەدیە عقوبەی دنیایی ینی ئەو دەڵێ مالم بۆ دەمینێتەوە. نەخێر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ وەلەم یەمنەعوا زەکاتە ئەموالهم إلا منعوا القطر من السماء ولولا البهائم لم يمطروا. ڕەواه ئیبن ماجە حەدیث حەسەن دەفەرمێ ئەگەر ئەوانەی زەکات لە مالی خۆیان دەرنەکەن دەبتە هۆکارێک بۆ ئێوە بەرەکەت لە عاسمان ڕابژێت. چکە ڕزق لە عاسمانەوە فی السەماء ڕزقکم وما توعدون. ئەگەر لەبەر ئاژەلەکان نەبی ئەسڵەن خوای گەورە هەر بارانیشیان بەسەردا نابارێنی. حتا ئەگەر حکم بە قورئان بکرێ لە ڕووی شەرعیەوە طبعا ئەمە والعاملین